بەدڵنیاییەوە ئەمڕۆ هەم ڕۆژی ئازادکردنی کەرکووکە کە دەیان شەهیدمان داوە لە پێناوی ئەم قەڵایی کەرکووک و سەری ڕێز و نەوازشیان بۆ دانوێنم و هەمیش ئەمە ئەگە دیقەتێ ئەمە هیچ حیزبێنەی هێناوە بۆ ئێرە هیچ لایەنێکی سیاسی خەڵکی هەان نەداوە بۆ سەر بۆی بێت ئاگری نەورۆزکاتەوە ئەمە کوردایەتی و دڵی خۆیانە و خۆڕسکانە هاتوونەتە سەر قەڵای کەرکووک ئەمە دیسانەوە داستانێکی ترە کە خەڵکی کەرکووک تۆماریەکە خۆیان بۆ خۆیان بەبێ هیچ دوودڵیەکەم و هاتوونەتە سەر قەڵای کەرکووک چاویەکە بە یەکەیان ماچەکەم بەدڵنیاییەوە وەلو لایەنە سیاسەکانی ژەموو کۆبوونەوە ئەمش دیسانەوە لە لای من بەڵێ دڵخۆشیەکی ترە کە هەموو لایەنی کە سیاسەکان لێرە کۆبوونەوە بە یەکەوە ئاگرەکەیان داگرسان ئەمە ئێمە پێویستمان بەمەیە و لەگەڵ هەموو خۆشیەکانیش ئەمڕۆ پارێزگایشی کوردی نەتەوەکەی خۆمان ئاگرەکەی کردەوە کە ساڵانی 7 ساڵ بە لە ئێستا بە هەزار ئەملاولا ئەو ئاگرە ئەکرایەوە ئەمەش دیسانەوە بەڕای من نەبێ بەڵێ هەموو پارتی یەکێتی هەر هەمووی بەشدار بوو لێرەشەوە